بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێدا بڕیارە ئەمڕۆ کۆبوونەوەیشی گرنگ و لەسەر ئاستی باڵا لە نێوان لێپسراوانی باڵای هەرێم و نوێنەری کۆمپانیەکانی نەوت و وەزارەتی نەوتی عێراق لە شاری بەغدا بەڕێوە بچێت. با سوپاسەوە لە ستۆدیۆ دکتۆر خەبات محەممەدم لەگەڵایە پسپۆر لە ئەندازیاری نەوت و غاز. دکتۆر خێربیت. سپاس کاتی خۆت بێمە بەخشی. دکتۆر ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ هاوشێوەی کۆبوونەوەکانی ڕابردوو ئەبێ یاخود بۆ چوونت جیاوازە لەو بارەیەوە. سەرەتا ئێمە ئازانین کە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان زار لە ساڵێک تێپەڕیەوە بەسەریە ساڵێک و تقریبان سێمانێکە بۆی دەرگای فدراڵی دەدگای نێودەوڵەتی پاریس کە بڕیاریدا لە سەر ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لەو کاتەوە چەندین هەوڵی هەرێمی چەندین هەوڵی نێودەوڵەتی دراوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەڕاستی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لەسەر خەت بوو بۆ ئەم بۆی بتوانن هەر چۆنێک بێت دەستکەنەوە بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. ئەم هەوڵشکی ئێستا هەیە لە ناوەند کە لە بەغداد ئیمڕۆ کۆبوونەوەیەکی چۆنڵی ئەوکو بڕین چارەنووساس ئەبێت و هەروەها ئەش بێتە هۆکارێکی ڕێخۆشکەر بۆچی بۆ ئەوەی کە هەناردەکەی هەرێمی کوردستان زۆرتر دەست پێ بکات کە لە نێوان کە ئەمە حکوومەتی عێراقی خۆی داوای کردووە وەزارەتی نەوتی حکوومەتی عێراق خۆی داوای کردووە و ئەو وەفدانی کە بەشداریشن بۆ منە ئەپیکۆر کۆمەڵگەی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان و خوێنەر وەروە حکوومەتی هەرێمی کوردستان جۆکە و سامانە سروشتەکان بەشدارە بێت لە کۆبوونەوە کە ببێتە هۆی ئەوەی کە لەسەرم ئاسی باڵایە بێتە هۆی ئەوەی کە بتوانن ڕێگە چارێک بدۆزنەوە بۆ چی زووتر دەستپێکردنەوەی هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر باسی ڕێگە چارەت کرد. ئاشکرایە ڕەهەندێکی سیاسی و ئابووری لە پشت ئەم پرسەوە هەیە. لێرەدا پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ناکرێت بگەنە چارەسەرێکی مامناوەند هەڵبەت بڕی تێچووی دەرهێنان. گەورەترین کێشەیە ئێستا لە بەردەم ئەوەی کە ڕێکەوتن هەبێت لە نێوان بەغدا و هەولێر و هەنادەی نەوت دەست پێ بکاتەوە. ئایا چارەسەرێکی مامناوەند بۆ ئەو پرسە نییە؟ بەڵێ خۆی لە سەرجەم وڵاتانی جیهان کە نەوت بەرەمەهێن و نەوت تیا بەرهێنانی تی ئەکرێت با چەند سیستمی ئەکرێت یەکی لەو سیستەمانی کە هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان پێشتر ئیشی پێکردووە ئەو گرێبەسانی کە هەمانە لەگەڵ کۆمپانیەکان کۆمپانیا بیانەکان و بەرهێنان بوو لەبەر ئەوەی پێشتر لە کوردستانیش نەکراوە حکوومەتی هەرێم هەستاوە بۆی کە ئەم گرێبەسانە بە شێوازێ بێت کە زیاتر لە قانزاجی کۆمپانیا بیانەکان بێ بۆی سەرنجیان ڕابکێشێت هەت دەو کاتەیە وا پێویست بۆ ئەم یاسایە بەم شێوازە بێت ینی بەم شێوازە دەربکرێت کە بۆی تۆ بتوانانی سەرنجی کۆمپانیا بیانەکان ڕابکێشیت پەلکێشیان پێ بۆ کوردستان و بۆ بەرهێنان بکەن لە هەرێمی کوردستانە ئەمە لەو کاتا پێویست بووە بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە بڕی تێچووی نەوت بەرهێنانی نەوتە لە هەرێمی کوردستان کۆمپانیایان کە بەرهێنانەکەن لە هەرێمی کوردستان بە چاو بڕی بەرهێنان هەم لەسەر ئاسی عێراق هەم لەسەر ئاسی جیهانیش بەشەی گشتی زۆر بەرزە زۆر بەرزە پێما بێت کە خاڵی نەگەیشتن بە ڕێککەوتن تا ئێستاکان نەبووتەوەی ئەوەی کە بتوانێت ئەم چۆنڵی کلیلی چارەسەریان چۆن ئەم چارەسەر بکرێت بۆ دووبارە دەستپێکردنەوەی هێناردنەتی هەرێمی کوردستان زیاتر چییە بریتێ لە ئەوەی کە بڕی تێچوونەتی هەرێمی کوردستان بە چاو ناوەند و بە چاو باشووری عێراق وەروە بە چاو جیهانیشە نرخێکی زۆر بەرزی کە نزیکی بە نزیکەی 26 دلار بۆ هەر بەرمیلێک کە ئەمە لە کاتێکە لە عێراقا 2 دلارە کە ئەمەش بۆتە هۆی کە تا ئەسە نەکەنە خاڵێکی ڕێکەوتن. بەڵێ دکتۆر بەپێی زانیاریەکان بەپێی ئەو هەوڵانی کە لە میدیاکانە بڵاو بێتەوە کۆمپانیەکانی دەرێنانی نەوت لە هەرێمی کوردستان جۆرێک لە نەرمیان نوانوە ئایا ئەم نەرمی نواندنە کاریگەری بێ لەسەر ئەوەی کە هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتن لە داهاتوێکی نزیکا و سەر لە نوێ هەنادەینەوە دەست پێ بکاتەوە؟ بەڵێ کۆمەڵی پیشەسازی نەوتی هەرێمی کوردستان بەتایبەتی کۆمپانیا بیانەکان درکیان بۆ کردووە کە هەم لە ناوەندە میدیای خۆی ناوەند میدیا کارگەری سەر زۆر ئەبێ لەسەر چۆنڵی گەورەکردن و بچووکردنەوەی کێشە سیاسی و ئابوووریەکان لەسەر ناوەندی بڕاردان ناوەندی بەڕێدان بەشەیە گشتی ئەوەی کە گرنگە هەیە لێرە درکیان بۆ کردووە کە زۆربەی زۆری میدیاکان سەرزەنشتی چۆنڵی بڵێمی کۆمپانیان بیانەکانەکەن لەسەر ئەوەی کە هیچ نەرمیە نانوێن ئەم جارە کۆمپانیا بیانەکە هاتوون نەرمیان نواندووە بۆ ئەوەی کە ئەمان ئامادەن گرێبەستەکانیان هەموار بکرێتەوە کە ئەمەش تێرە دوو خاڵی گرنگ هەیە بۆ هەرێمی کوردستان بەڕاستیەکە کە ئەمە ڕاستە کۆمپانیا بیانەکان ئەیانەوێت دووبارە هەموار بکرێتەوە بەڵام لێرەوە ڕێگریەکی ترمان هەیە بۆ هەرێمی کوردستان کە احتمال لە بە هەڵب چۆنڵی بە خراپ بشکە و سەرێمی کوردستان ئەویش ئەوەیە کە کاتێک کە یاسای نەوت و غاز دەرچووە لە 2007 و بە پێی گرێبەستە دوو یاسای ناو گرێبەستەکانە هەیە یەکەمیان یاسای جێگیرکردن دومیسن یاسای بەبارانتەگرتن جێگیرکردن ئەوەیە کە ئەم گرێبەستانی کە لە کۆمپانیەکان کراوە مەجای ئەوەی تیان نییە هیچ مەجالێکی تیانە بتوانرێت تایە
هەموار بکرێتەوە ئەگەر هەموار بکرێتەوە کاتە کۆمپانیا بیانەکان چۆڵی ڕازی نابن بە هەموارکردنەوە میاس ئەم گرێبەستانی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەە و خۆش دەزانیت گرێبەستە نوتەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی جیهانیش گرێبەستی درێژخایەنن چۆن لۆنگ تێرمن 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ 25 ساڵە بەڕاستێکی ئەمە لای خاڵێکە هەمانە بەبارەتەگرتنە چۆنڵی کۆمپانیا بیانەکان ئەتوانن لە هەر کاتێکە کە ئەگە بەردەوام بوون هەبێت لە وەساندنی نەوتی هەرێمی کوردستان و ئەوان زیانیان پێ بگات و ئەتوانن نەوتی هەرێمی کوردستان بەبارەتە بگرن نێڵ هیچ کۆمپانیایەکی شوێنێکی تر هیچ لایەنێکی تر دەست بۆ نەوتی هەرێمی کوردستان بەرێتەوە و بارمتێک حجزیکەن بخوان کە ئەمە مافی خۆبانەکە ئێمە ئەم نەوتە بارمتە بگرین کامەش دوو خاڵی تۆزێ قورسە بۆ هەرێمی کوردستان کەتیا بتوانێت ڕێکوتنێکی سەرتاسەری بکرێت ئەگەر چۆن فلیکسیبڵێک نەبێت لە ئیشەکانە کەواتە دکتۆر بەپێی ئەوە بێت دوا بڕیار دوجار پێویستە بگەنە ڕێکەوتن بەپێی سەرجەم پێداویستەکانی هەرێمی کوردستان کە هەم لە زیانی بەغدایە هەم لە زیانی هەرێمە هەم لە زیانی کۆمپانیەکانی گومانیتیانە خۆی کۆمپانیا هەرێمی عراق بێنە سەر ناوەند لە چی زیانی پێ ئەگات و لە چیا زیان ئەکات لەوەیە زیان ئەکات ئێمە ئازانین بودجەی حکوومەتی عراق بەشەی گشتی و هەرێمی کوردستانیش لە سال 95 زیاتر پشت بە نەوتە بەسێن کە ئەمەش بەڕاستی خاڵێکی لاوازە نابێت بەو شێوازە بێت پێویستە هەمە جۆر بێت بودجە بەشەی گشتی واتە بودجەی عراق بەشی گشتی هەرێمی کوردستان بێ هەمە چەش نەبێت بۆی کە تۆ تەنها ئەگەر لایەکەوت گیری خوارد لە یەکترەوە دەرچێکە بێ بۆ ڕزگاربوونێ حکوومەتی عراق لێرە سێکات بۆ من ئەگەر لە کاتی دابەزی نەوتی عراق بەشەی گشتی بە جیهان ئاین بەشەی گشتی نەوتی ئۆپێکدا بەزێت بۆ منە هەم لە ڕووی بەرهێنان ئاسی بەرمانیدا بەزێت هەم لە ڕووی نرخیشەوە کێشە بۆچی دروست ئەبێت کێشە بۆ بودجەی عراق دروست ئەبێت واتە کورهێنان لە بودجە دروست ئەبێت ئەمەش وە لە حکوومەتی عێراقیەکە کە ڕێگە چارێک بدۆزێتەوە ڕێگە چارەکەی چییە بڕی بەرهێنان کورتێنان لە بەرهێنانە بەچی پڕکاتەوە هەناردەك دووبار دەستپێکردنەوەی هەرێمی کوردستان کە بڕەکەی 450,000 بۆ 500,000 بەرمیل ڕۆژانەیە بتوانێت ئەو کورهێنان لە بەرهێنانە بەمە پڕکاتەوە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم لە کاتی کورهێنانی بڕی بەرهێنان کورهێنانە بێت لە بودجەیە ینی ئەمە چۆنی هاوکەشێکی دوولایەنەیە حکوومەتی عراق ئێوێ لەم ڕێگایەوە دووبارە دەستپێتەوە بە نەوتی هەرێمی کوردستان بۆی کورهێنان لە بەرهێنان کەم کاتەوە و هەروەها ئەگەر نەوتی عراق بەشەی گشت نەوتی جیهان لە سەر و $70 بفرۆشرێت لەوەیە عراق تووشی کێشەی بودجە نەبێتەوە بەڵام ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان چارەسەری کورتێنانی بودجە بکە بەڵێ بۆ چارەسەری کورتێنانی بودجە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی بە هەمان شێوە خۆمان نەزانین گوتی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە کە زیانێکی زۆر ئابووری بە هەرێمی کوردستان گەیشتووە لە هەموو سێکتەرەکانەوە کە حکوومەتی هەرێمیش پێویستە لەم ڕۆوە هەوڵێک بات بێتە هۆی چارەسەرێ بۆ کلیلی چارەسەر بۆ گرفتە ئابوووریەکانی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا بیانەکانیش بە هەماشەوە ناکرێت دەسەوەسان بۆسن ڕۆژێک مانگێ دوو مانگ وا ساڵ و شتێک تێپەڕیوە چار چاوەڕەکان کە ئەمەش بێتە هۆی زیانێکی ئابووری گشت بە کۆمپانیا بیانەکان بۆیە من پێم وا بێت کە ئەم کۆبوونەوەی کە لە بەغا ئەکرم کۆپنیستە قۆڵ لەسەر ئاستی باڵایە بێتە هۆی ڕێخۆشکەرێک ناتوانێت لە باوەڕانی بتوانرێت بڕیار بدرێت کەی دەست پێ بکرێتەوە بەڵام ئەبێتە ڕێخۆشکەرێک بۆ ئەوی لە داهاتوی نزیکترا لە چەند کۆبوونەوەیەکی داهاتووە زووتر بگەنە ئەنجامێکی دیاریکرا دکتۆر هەڵکردنی چرای سەوز لەلایەن ئەمریکا و تورکیاوە بۆ سەرخستنی دانوستانەکانی نێوان بەغدا و هەولێر و دەستپێکردنەوەی هەنادەکردنەوەی نەوە دزیک بۆتەوە هەڵکردنی چرای سەوز هەڵبەت تورکیا و ئەمریکا ڕۆڵیان هەیە لە سەرخستنی دانوستانەکان و هەنادەکردنەوەی نەوتێرە گومانیتیانە کە ئێمە هەم ئەمریکا بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەسەر ئاستی جیهان نەک تەنها لە هەرێمی کوردستانە بەڵکو لە هەموو جیهانە ئەمریکا کیفاکتەرێک کەسێکی لایەنێکی ئەوەیە کە ئەتوانێت ئیشەکان ڕایکات و ئەتوانێت هاوکەشەکان بگۆڕە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاسی هەرێمیش تورکیا بە هەمان شێوە خاڵێکی چۆڵی بەهێزە لە دووبارە لەم دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و لێمان ناشارێتەوە کە ئەوەی کە ئێمە ئازانین تورکیا زەرمەندی دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم زەرمەند بووە حکوومەتی عێراقی زەرمەند بووە زەرمەندی تورکیا بە هەمان شێوە زەرمەندە بۆی کە ئەم بۆنەوەیەک ڕۆژانە چەند دۆلارێک ڕۆیشتە بۆ تورکیا ئەم داهاتەی لە کیس چووە وهروەها هەنادەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەبێتە هۆی هاوسەنگی لە بڕی بەرهەمهێنانی نەوت لە عێراق بەشێوەیەکی گشتی چونکە بڕی بەرهەمهێنان لە ئۆپێکەوە دەستنیشان ئەکرێت بۆ کۆمپانیا بۆ حکوومەتە ئەو حکوومەتانی کە نەوتیان هەیە
بۆ منە عێراق سعودیە ئێرانە ڤەنزویلا تا کۆتایی ئەو وڵاتانی کە ئەندام لە ئۆپێکا ئۆپێک بڕیان بۆ دەستنیشانەکان هەر بڕێک کەم ببێت لە نەوت بڕی بەهێنان نەوت لە ڕێژەی ئۆپێک ئەبێت هۆی کاریگەری نرخی نەوت لە ئاستی جیهانە کە ئەمەش بۆ زیان بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ڕۆژئاوا ئاشکێتەوە. بەڵێ کەواتە سەرخستنی دانوستانەکان و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە داهاتووە با بڵێن بە چ دیوێکە کاریگەریە بێ بۆ سە وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک دکتۆر؟ ئەوەی کە کاریگەری ئەبێت ئەمریکا باست کرد بەڵێ لەسەر ئۆپێک وگوتمان ئێمە ئۆپێک دەستنیشانەکات کە عێراق ڕۆژانە چەند میلیۆن بەرمیل بەرهەم بهێنێت بەڵێ بۆی دەستنیشانەکات بەتایبەت ئەو وڵاتانی کە ئاسی بەرهەمهێنانیان زۆرە وەکو سعودیە وەکو رووسیا وەکو ڤەنزوێلا بەڵێ کاتێک کە بڕی بەرهەمهێنان دەستنیشان ئەکرێت بۆ چییە؟ بۆ جێگیربوونی نرخی چۆنی بڕی نرخی نەوتە لەسەر ئاسی جیهان کاتێک ئۆپێک بڕیار ئەیات بڕی بەرهەمهێنان زیاد بکات بۆ ئەوەیە کە ئەو بڵێن نرخی نەوتە لە ئاسێکی دیاریکراوە بمێنێتەوە جای واژەیە بڕیار ئەیە کە بڕی بەرهەمهێنان کەم بکرێتەوە بۆ ئەوەی نرخی نەوتە بڵێن نرخی نەوت ئەمڕۆ بە $80 کاتێک ئەبینن لە ماوەی هەفتەیەکە لە ماوەی 2 هەفتەیەکە نرخی نەوت دائەبەزێ بۆ خوار $80 نزیک بێتەوە لە $70 لەم کاتە ئۆپێک چێکات پلان پروگرامی تایبەتی خۆی ئەبێت کە بڕی بەرهەمهێنانی نەوت کەمێزیە ئەکات کەواتە نەوتی هەرێمی کوردستان فاکتەرێکی سەرەکیە لەم جوڵە ئابووری لەسەر ئاسی هەم جیهان و هەم بەتایبەتی ئۆپێک. بەڵێ دکتۆر عێراق بەردەوام پێداگیریەکە و تا ئێستاش کە ڕەزامەندی دەرنەبڕێ و لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ئایا لێرەدا بەس مەسەلە تێچووی دەرهێنانی نەوتە یاخود چەند پرسێکی کەشەیە لە پشت ئەم بابەتەوە؟ بەڵێ یەکی لە خاڵە هەر سەرەکان تێچووی نەوتە بەڵێ ئەمە یەک خاڵی دووەم جگەلەوە ئەوەیە کە حکوومەتی هەرێم کە وەزارەتی سامانە سروشتەکان کە هەمانە لە کۆمپانیا بێنەکان گرێبەستی کردو بێگومان ئەم گرێبەستانە حکوومەتی عێراق ئەیەوێت ئەم کە هەیە لە هەرێمی کوردستان گرێبەستی وەبەرهێنانە لە حکوومەتی عێراقیە گرێبەستی خزمەتگوزاریە کە دوشتی جیاوازن بەڕاستی من لە ڕووی یاساییەکەیەوە لە ڕووی جیاوازیەکانەوە زۆر باگراوندێکی زانستی زۆر باشم نییە لە بەرەوەی پسپۆری من نییە لە وارەیە بەڕێزانی تر هەیە کە پسپۆران لەو بوارەیە هەبێت بەڵام ئەوەی کە گرنگە حکوومەتی عێراقی ئەیەوێت سەرجەم گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان دەستی بەسەرا بگرێت و خۆی بتوانێت هەمواری بکاتەوە واتە لەم کاتەیە تۆ نەحکوومەتی هەرێم وجودێکی ئەبێت نەسامانە سروشتەکان وجودێکی ئەبێت واتە بەشەی گشتی ئەوێت لەم ڕۆوە حکوومەتی عێراقی دەست بگرێ بەسەر سەرجەم گرێ بەسەرەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی هەموارکردنەوەنەوە بەو شێوازەیە کە خۆی بیاوێت لەو کاتەیە کۆمپانیەکان ڕووناکەنەوە هەرێمی کوردستان ڕووناکەنەوە سامانە سروشتەکان بۆ هەر ڕێکەوتنێک بۆ هەر گرێبەستێک کە بیانەوەیان پەرەپێدانێکی لە کێڵگەکە کە بیکەنیان بۆ کێڵگەیەکی نوێ کە بیانەوە بیکەن ڕووەکەنە توێ ڕووکەنە ناوەند ئەمەش ئەبێت ئەوەی چی لاوازبوونی هەرێمی کوردستانە لە ڕووی سیاسی و ئیداری و دارایی و کاریگەڕیەوە بۆیە حکوومەتی هەرێم پێم وابێت کە ئەمەش جگەی قبوڵ نییە پێویستە هەڵوەسێ سەر بکرێت و باشترین چارەسەریش بە بۆچوونی من لەم کاتەیە ئەم ڕێکەوتانی کە ئەکەم دانیشتنی کە ئەکرێت تەنها بە ڕێکەوتنێکی ئاسایی نەکرێت باشترین چارەسەر بۆ ئەوەی کە ئێمە هەرێمی کوردستان لەم خاڵێکە چەقی تیابەستووە ڕزگاری بێت و نەوتی هەرێمی کوردستان دووبارە هەناردە بکرێتەوە ئەوەیە کە ئێمە بتوانین لە یاسای نەوت و غازی عێراقا سەرجەم مافە یاسایی دەستوریەکان کە لە دەستوری عێراق هەیە لەو یاسای نەوت و غازەیە جێگیر بکرێت و شەڕی بۆ بکرێت. کەواتە دکتۆر بۆ چوونە دوایە یاسای نەوت و غاز کاریگەریە بێت لەسەر هەم دانوستانەکانی نێوان بەغدا و لێرو هەم دەست پێکردنەوەی هەنادەی نەوت بگومانیتیانە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2007 یاسایەکی نەوت و غازی بۆ خۆی دروست دەرکردووە و ئیشی پێ ئەکرێت باشە هەتا ساڵی 2022 لە ساڵی 2022 بەپێی بڕیارێکی دەرگای فیدراڵی ئەم یاسای نەوت و غازەی بە نایاسایی لە قەڵەم داوە لەم کاتەیە گرفتێکی تری قانونی بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت لە کاتی دانوستانەکانە کە لەوەچێت حکوومەتی هەرێم حکوومەتی ناوەند بڵێت ئێوە گرێبەسەکانتان هەمووی بە هەڵوەشاوە حسابە لەبەر ئەوەی دەدگای فیدراڵی هاتووە یاسایەکی دەکردووە کە یاسای نەوت و غازەکەی تۆی پوچەڵ کردوێتەوە لەبەر ئەمە چی بکەین لەم کاتەیە باشترین کار کە حکوومەتی هەرێم بڵێن ناوەند بیکات بڵێن هەم حکوومەتی هەرێم بیکات و هەم چه وەزیرەکان چه ئەندام پەرلەمانەکان ئەوەی کە لە کوردستان و لە عێراقدا بەرپرسیارەتەکان هەیە پێداگیری بکەن لەسەر ئەوەی کە پێویستە لە یاسای نەوت و گازە سەرجەم مافە دەستوری و یاسایەکانی حکوومەتی هەرێم پارێزرا بێت و بچەسپێنرێت. بەڵێ دکتۆر من دوا پرسیارە لێ یەکەم پێشبینیت چیە ئەمڕۆ
هەردوو لا یاخود بڵین هەرسێلا جۆرێک لە نەرمی ئەنوێنن کە بێتە هاندەر بۆ ئەوەی دانوستانەکان لە ڕۆژانی داهاتوە پێشکەوتنی زیاتر بەخۆی ببینێت هەنادەی نەوتی هەرێم لە ئایندێکی نزیکا دەست پێ بکاتەوە. بەڵێ بە پێشبینی من بۆ ئەم میتینێکی ئەمڕۆ ئەکە ئەم سێ قۆڵێکە لە ناوەند دەکرێت ئاسی باڵادایە یەک پێشبینیم هەیە ئەویش ئەوەیە کە لەوە ئەچێت ڕخۆشکەر بێ بۆ کۆبوونەوەکانی داهاتوو لەبەر ئەوەی چی لەبەر ئەوەی یەکەم کۆمپانیاتەکان نەرمێکیان نواندووە لەوەی کە ئامادەن گرێبەستەکانیان هەموار بکرێتەوە بەس ئایا حکوومەتی هەرێم ئامادەیە سەرجەم گرێبەستەکانی ڕادستی حکوومەتی ناوان کاکو پێش ئاماژەمان پێکرد حکوومەتی ناوان خۆی بێت مامەڵەوکە بە گرێبەستەکانەوە کە ئەمەش پێم وابێ حکوومەتی هەرێم بەم پۆینتە ڕازی نابێت ئەوەیش کە هەیە خاڵێکتر کابێتە هۆی دڵخۆشکە کە احتیمال لە دوو پۆزیتیڤ پۆینتمان هەیە کەمانەوەی کە خاڵی بڵێن پۆزیتیڤ ئەوەیە کە کۆمپانیەکان نەرمیان واندووە خاڵێکتر ئەوەیە کە نرخی تێچی بەرهێنانی نەوتەکە ئێستا لە گفتوگوایە لە ڕێنجێک بڵێن کۆمپانیا بیانەکان داوای نرخێکی دیاریکراوەکەن حکوومەتی عێراقیش کەمێک هەڵکشاوە ئەسەرەوە لە $8 $6 لەو بینەیە احتیمال لە بڕێکە ڕێبکەون و ئینشاءالله دەست پێکاتە بە نەوتی هەرێمی کوردستان بنێتە دەرەوڵات. ئێمەش بە هیوانی دکتۆر خەبات محەممەد پسپۆر لە ئەندازیاری نەوت و غاز سپاس کە لە ستودیۆ لەگەڵمانە بووی. سپاسی بەڕێزانم. سەرکەوتوو بن. دەستان خۆش بێت. زۆر سپاس.